هیچ کەسی تر شەهید بووە یاخود بریندار هەیە و تەعەداکردنی هێزە ئەمنیەکانیش بەردەوامە؟ بەڵێ زۆر باشە. دیارە هاوکارمان هێمن دەلۆ هێشتا ئامادە نییە. وەکەم وولایەکان ئاگادارن ئەمڕۆ کەرکووک، کوردانی کەرکووک گریان گرد، ڕاپەڕین چیتر زۆڵم و ستەمی دەوڵەتی عێراقی، زۆڵم و ستەمی حەشدی شەعبی، زۆڵم و ستەمی عەرەبی هاوردە قبوڵ ناکەن. بە خوێن ئەمڕۆ بە خوێن دوو شەهیدیان داوە بێجگە لە بریندار بەڕاشکاوانە، با عێراقیشیان گوتووە چیتر سوکایەتی قبوڵ ناکەین، چیتر ئیهانە قبوڵ ناکەین. ئەوەی بە کوردی کەرکووک ئەکرێ بە هیچ شوێنێکی کە نەکراوە، هیچ داگیرکەرێک لە سەرتاسەری جیهانە ئەوەی نەکردووە. تەماشاکەن بەپێی دەستور، بەپێی ئەو دەستورەی عێراق کە ئێستا سەرانی عێراقیش هەندێک جار دێنن دەیگرن بەدەستیانەوە، بەپێی ئەو دەستورش نابێ سوپا تەدەخل بکە لە هیچ کێشەیەکی سیاسی. زۆر باشە. ئێمە هەر سەبارەت بە کەرکووک میوانێکی ترمانەیە، لەگەڵ میوانەکەی ترمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین کە بزانین داخۆ دەو دۆخە عێراق بەرەو چۆ دەبا. میوانەکەمان زۆر بەڕێز مەحموود العەگێلی ئەمینداری گشتی حیزبی ئەلئومە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز عەگێلی شەوتان باش، زۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لە ئەم هەواڵێ و لە ڕووماڵی کوردستان 24. قسەتان سەبارەت بە دۆخی کەرکووک چییە؟ ئەوەی هێزە ئەمنیەکانی عێراق حەشدی شابی سوپا دژی کورد دەیکات، سوکایەتی بەگەلی کورد دەکەن، بە ناسنامەی کوردی دەکەن، بە ئاڵای کوردستانی دەکەن. خوێندنەوەتان بۆ ئەوە چییە؟ بەڵێ شەوتان باش بێ، ئێوارەی تۆ و بینەرانتان باش بێ. هیوای ئەمن و ئاسایش دەخوازم بۆ کەرکووکی خۆشەویست. بەداخەوە چەند ڕۆژێکە کە دەبینین دۆخێکی خراپ هەیە لە کەرکووک، بەڕاستی کە لە کەرکووک دەڕوە ڕەوشێکی زۆر خراپەوە، هەروەها مەساتە لێگەڕێ سەرەتاکە سەرخۆشی لە شەهید لەو شەهیدە بکەم کە گەنجێکی فەقیری خەڵکی کەرکووک بووە کە خوێنەکەی ڕژاوە، هەروەها بەهۆی ئاڵۆزیەکانەوە ژیانی لە دەستدا. بەداخەوە ئەمڕۆ دەبینین کاوەی لە کەرکووک ڕوودەدا موامەرەیەکی گەورەی لەسەر ئەو شارەوە، هەروەها گەفە لەسەر ناسنامەی کورد و پارتی بە شێوەیەکی تایبەت ئەوەی دروست دەبێ گەفە لەسەر ئەمن و ئاسایش و هەروەها لایەنی دەرەکین کە تەحەکوم بەو مەلەفە دەکەن کە پەیوەندی بە بڕیاری ئێرانوەیە کە 4 ڕۆژ پێشتر بڕیاریاندا کە ئەمانەی دژی ئێرانن لە هەولێر دەربچن. بەداخەوە کە ئەمە گەفە لەسەر ئەمنی ئەو شارەوە، هەروەها مقدراتی خەڵکی ئەم شارەوە، هەروەها ئەمنیەتی خەڵکی تێکداوە. ئەمانە نوێنەرایەتی خەڵکی کەرکووک ناکەن. خەڵکی کەرکووک خەڵکێکی بامەک و بە شەرەفن و هەروەها دەیانەوێ بە شێوەیەکی ئاشتیانە بشین. ئەمانە بربەرین کە هاتوونەتە ئەم شارەوە، هەروەها گەفن بۆ سەر ئاشتی و بۆ سەر ژیانی خەڵکی سڤێل. دەمەوێت شتێک دووپاتی لەسەر بکەمەوە کە ئایا حەزبێکی وەکو پارتی لە 46 دامەزراوە، هەروەها خاوەنی مووقیفی زۆرە لە مێژوودا کە لە دژی سەدامی تۆمەتبار و هەروەها خاوەنی چارەسەری زۆرە لە حکوومەتێک لە دوایەکەکانی عێراق کە شتێکی وەهای لە دژ دەکرێت لە کەرکووک و هەروەها قەدەغە دەکرێت کە ممارەسەی کارەکانی بکە لە شار و هەروەها تاوەنی بەرامبەر دەکرێت لە بەرامبەر حیزبە گەورەیە و هەروەها گەف لەسەر ناسنامەی هەویە. ئێمە وەکو حزبی ئومەی عێراقی 2 ڕۆژە کە قەلەقێکی زۆرمان هەیە، نێگەرانین کە تەماشای ڕەوشەکە دەکەین کە ئەم نەتوانێت لەوێ دەژین گەفیان لەسەر لەلایەن ملیشیاکانەوانەی کە پێپەتین و هەروەها ئەوانەی کە دارەدەستی ئێرانن بەو شێوازە گەف لەسەر ئاسایشی سڤێل دەکرێت. زۆر باشە. بەڕێز عەگێلی ببوورە ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە دەچینە لای پەیامنێرمان لە کەرکووک بۆی زانیاری زیاتر لەسەر دۆخەکە
وەربگرین هێمن ماندوو نەبن دوای زانیاری سەبارەت بە دۆخی کەرکووک چییە خۆپیشاندان بەردەوامە هێزە ئەمنیەکان بە چ شێوازێک ڕەفتار لەگەڵ خۆپیشاندەران دەکەن دوای زانیاری چییە جگە لەو دوو شەیدا خەڵکی تر شەید بۆ یان نا سڵاوتان لەبێ فەرهاد شەوتان باش بەداخەوە هێزەمنیەکان بە هەموو کوچە کۆڵانێکی گەڕەکە کوردەکان ئێستا بڵاو بوونەتەوە قەدەغەی هاتوچۆی گشتی ڕاگەێنراوە لە کەرکووک هەر ئێستا لە خلکی ئیخوان لە ڕەحیماوە تەقەیەکی زۆر دەکرێت لایەن هێزەمنیەکانەوە تەقەکان بۆ ترساندنی هاوڵاتیانی کوردەوە بۆ بڵاوکردنی خۆپیشاندەرانە تەقەیەکی زۆری هەڕەمەشی بەناو خەڵکە ئەکرێت بۆەوەی خەڵک خۆپیشاندانەکە کۆتایی پێدێنێت بچۆ ماڵەکانی خۆیان بەڵام خەڵکی کورد و هاوڵاتیانی کورد بە گشتی زۆر تووڕەن لە بارودۆخەکە و بە هیچ شێوەیەک ئامادەنین دۆڕەپانی خۆپیشاندانەکە سۆڵ بکەن بۆی ساس و مافەکانیان دۆر نەگیرێتەوە بە تایبەت فەرهاد یعنی کورد ئەمیوارێ دوو شەهیدی داوە پێشەش بریندار هەیە یعنی خەڵک داوای خوێنێ و شەهیدانە دەکات و بەگشتی داواکاری ئاراسی داواکاریەکان ئەوەیە ئەوەی بۆتە هۆکاری شێتکردنی ئەم گەنجانە و خبوم گەنجان دەوێت دادجا بە تایبەت ئەو سەرۆک عەشرەت پەرلەمانتارانەی چەند ڕۆژێکە بانگەشەی شەڕی تایبەتی دەکەن لە بنێ خۆپیشاندەرانی عەرەب بەگشتی داواکاریەکەوەی ئەوانە بێت حاسەبە بکرێن و بدرێنە دادگا و خوێنی ئەو گەنجانەی کورد کە ئەمڕۆ خوێنیان ڕژە بە ناحەق بدرێنە یاساوە لە ڕێگەی یاسا و مافیان وەرگیرێتەوە بارودۆخێکی زۆر ناخۆش لە کەرکووک هەیە کۆتە قەدەغەی هاتوچۆ ڕاگەێنراوە و بە پێچەوانەی گەڕەکە کوردەکان کۆمەڵێک ڕێگە بۆ خۆپیشاندەرانی عەرەب کراونەتەوە نوێترین ڤیدیۆ و زاناریمان بۆ هاتووە هەموو ئەو خۆپیشاندەرانەی کە لە پێش بارەگەی سەرکردایەتی کەرکووکگەرمیانی پارتی و لە پێش ئۆپەراسیۆنەکانی کەرکووکن هەمویان چەکدار کراون فەرهاد ینی بەستەدان چەکداری عەرەب ئێستا لە پێش ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بانگەشەی شەڕکردن و بانگەشەی شەڕەکەن و بانگەشەی واکەن ڕوبەڕووی هاوڵاتیانی کردنەوە عەرەب هاوردەکان ئەوانەی کە جاری خۆپیشاندانیان داوە چەند ڕۆژێکە ڕێگەیان لە خەڵک گرتووە بانگەشەی شەڕی ناوخۆ دەکەن و بانگەشەوە دەکەن کە کورد بکوژێ لەم شارە هەنی بۆیە بارودۆخەکە یەکجار خراپات و هاوڵاتیانی کورد کەواتە هێمن حەشدی شەعبی و سوپا ئێستا پشتگیری بە ئاشکرا پشتگیری عەرەبی هاوردە دەکەن و چەکیان پێداون باشە ئەگەر ئاواهی بێ دۆخەکە و کوردیش چەکی پێ نییە ئەی دوجار چی ڕوو دەدات نیگەرانەکە لەوەیە فەرهاد ینی ئەوان پڕچە کراون لە خۆیان چەکیان هەیە چەکدارن ئەو بەناو خۆپیشاندەرانە جگە لەوەش هەرچی هێزی ئەمنی هەیە هاتوو پشتگیری ئەو خۆپیشاندەرانەکە ئەو هێزامیانە بە کوتۆ کۆڵانەکانی گەڕەکە کوردەکان ئێستا بڵاو بوونەتەوە گەنجی کورد دەستگیرەکەن و گەنجی کورد سوکایەتی پێەکەن بە زەبری هێز هەرچی خۆپیشاندەری کورد و ناڕەزایەتەکانی کوردیان کرد کردەوە بەڵام لەگەڵ ئەوەشە لەسەر شوێنێک بە تایبەت گەڕێکی ڕەحیماوە ئێستا وەکو ڕاپەڕینێکە لە کۆڵانەکان لە شەقامەکان ئاگر کراون بەڵام لە بەرامبەر هەمەڕی سەربازی و لە بەرامبەر ئەو هەموو هێزە ئەو هێزی کە هاتوونەتە گیان خۆپیشاندەران بەڕاستیانی ئێستا ژمارەی خۆپیشاندەرانی کورد بەرەو کەمبوونەوە دەچن و خەڵکیانی ترسگە لە ڕاوچێ لە گەڕەکەەکانی دیکەش دروست بووە بەگشتی داواکاریەکان و ئاراسی داواکاریەکان بۆ سەرکردایەتی سیاسی کوردە دەیانەوێت باش زووترین کار دێنە سەرهێڵ و ئەم بارودۆخە کۆنتڕۆڵ بکەن و یعنی تر کورد سوکایەتی پێ نەکرێت لە کەرکووک زۆر باشە هاوکارمان هێمندەلۆ ڕاستەوخۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت جارێککە دەگەڕێنەوە لای میوانەکەمان بەڕێز ئۆگەلی دووبارە سڵاوتان لێبێ پەیامنێرمان لە کەرکووک پێ ڕاگەیاندین کە حەشدی شەعبی و سوپای عێراق عەرەبی هاوردەیان چەکدار کردووە چەکیان پێداون بۆ ئەوەی شەڕی کورد بکەن خوێندنەوەتان بۆ ئەو قسانە چییە بۆ ئەو کارە چییە
يعني للأسف الشديد أن نسمع هكذا. بەڵێ بەداخەوە کە هەواڵێکی ئەو هادە بیستین کە سوپای عراق و حەشدی شعبی چەک بە خەڵک دەکەن بۆ ئەوەی شەڕ بکەن شەڕ لە نێو مەکەوێنێتەکانی ئەم پارێزگای دروست بێ ئەمە عیبە بۆ سیاسیەکان کە عراق. بەڵام من پرسیار لە محەممەد شیا سوودانی دەکەم کە سەرۆکوەزیرانی عراقە 2 ڕۆژ لەمەوبەر کە ڕەوشی کەرکوک بەو شێوازە تێکشووەوە خراپەیەک دروست بووە پێویستە حکوومەت وەکو سەرۆکی هێزە چەکدارەکان بە شێوەیەکی بەپەلە بێتە سەرخەت بۆ ئەوەی خەڵکی نەکوژرن و هەروە گیانیان پارێزراو بێەوە هەروەها ڕێز لە هاوبەشی سیاسی بگرێ و هەروەها پێویست نییە کە چاوەڕێ بکات کە فەرمانی پێ بدرێت لەلایەنەیەکەوە کە کار بکە خەڵکی عراق خوێنەکەی پیرۆزە لە هەموو شارەکانی عراق پێویستە بیان پارێزێ و هەروەها نابێت چەک بەوە عیسابانە بدرێوامان چەک بدەن بە خەڵک بۆ ئەوەی خوێنی عراقیەکان بڕێژرێ ئەمە هیچ ئەخلاقی نیە و پێویستە بەرپرسیارەتی خۆی وەربگرێ و هەروەها دیموکراتیەت و ئاسایش بپارێزرێت عسابات و میلیشیاتەکان کە کەوتونەتە نێوەم شارەوە هەروەها دەوریان هەیە لە دزینی نەفت و ڕێگریکردن و هەروەها کەوتنە نێو خەڵکەوە هەروەها سەیتەڕیان کردووە لەسەر جادەیەک کە رابطە لە نێو پارێزگاکان ئەمانیان هەموو کردووە پێویستە محەممەد شیا سوودانی ئەمانگی لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان بکات بۆەوەی فتنە دروست نەبێ و هەروەها زاڵ بێ بەسەر ئەم عیساباتانەی کە هەنە ملیشیاتانەیکان و هەروەها خوێنی خەڵکی بە هەدەر نەڕوە. زۆر باشە بەڕێز ئەوگەیلی بەڕێز سوودانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عراقا بەڵام وەکو خۆشتان ئاماژەتان پێدا حەشدی شعبی هیچ گوێ لە فەرمانەکانی سوودانی ناگرێت کەواتە حکوومەتێک هەیە لە پشت حکوومەتەکەی سوودانیەوە بۆیە سوودانی فەرمانەکانی جێبەجێ ناکرێت. ئاخر ئەم دۆخە عێراق بەرەو چۆ دەبات؟ والله أنا أفهم محمد شيا من وای تێدەگەم کە محەممەد شیا سوودانی کە سەرکردی هێزە چاکدارەکانە سوپا پۆلیس ئەمان هەمووی کە ڕاستە حەشدی شعبی هێزی هەیە لە پەرلەمانی عراق بەڵام دەبێت گوێڕایەڵی سەرکردەی هێزە چەکدارەکان بێ و هەروەها گوێی پێ بدەن بەڵام کامان گوێڕایەڵی ناکەن ئەوە کارە ساتێک کە ئەمان گەف لە خوێنی خەڵک دەکەن لە ئەمنی کۆمەڵگە دەکەن ئەوان ڕەنگە شەڕ بکەن و هەروەها شەڕێک دروست ببێ وەکەوەی کە لە 2006 ڕوویدا لە بەغدا و لە پارێزگەکانی دیکە. محەممەد شیا سوودانی بەرپرسیارە لەوەی کە لە بەرامبەر خەڵکی کەرکوک لەو شارە و هەروەها گوێ بەم ملیشیانە نەدا کە ئەمنی خەڵکیان تێکدا و محەممەد شیا سوودانی پێویستە بە شێوەیەکی لەزگین و هەروەها ڕاستە و خۆ بێ بۆ ئەم پارێزگای و نێڵێ فتنە سەر هەڵبدا ئەگەر حەشدی شعبی گەف دەکات لەسەر ئەم پارێزگای و ئەم خەڵکە ڕەنگە ئەمان کاری زیاتریش بکەن لەم پارێزگایە دەبینین کە خوێنی خەڵک بە هەدەر دەڕوا بۆ ئەوەی ئێران ڕازی بێ یاخود هەندێک فەسیلەی حەشدی شعبی ڕازی بێ محەممەد شیا سوودانی یاخود کەسێکی نزیکە پێویستە بێتە ئەم پارێزگایە چونکە لە داهاتوودا هەموو کەسێک دادگە دەکرێەوە هەروەها لێپرسینەوەی لێ دەکرێت کە خوێنی خەڵکی ڕژاندووە پارتی و بەڕێز سەرۆک بارزانی دەورێکی باشیان هەبوو بۆی حکوومەت پێک بێەوە زۆر دۆخی چەق بەست لە عراق تێبپەڕێندرێن نابێ بەو شێوازە تۆ سەردەری مامەڵە لەگەڵ سەرۆک بارزانی و ئەم پارتە و خەڵکی کوردستان بکەیت کە خەڵکێکی سەرەکین لە کوردستان وە کەس ناتوانێت ئەم مەکەوناتانە ڕەت بکاتەوە. کورد و تورکمان و عەرەب هەمویان ئەسیلن ئێزدی و مەسیحی شەروان بڕێز سەرۆک وەزیران کار بکەوە هەروە حەرەکە بکە بۆەوەی ئەمن و ئاسایش بگەڕین تۆ چونکە خەڵکی و هەروەها گیانی گەنجان لە ژێر مەترسیدایە. باش بەڕێز ئۆگەیلی یاسای بودجە بە هەموو کەم و کوڕیەکانیەوە
دەرچوو لە پەرلەمان بەڵام تا ئێستا ئەو دەسەڵاتدارانەی لە بەغدان بە عەقڵێکی شۆڤێنی دەیانەوەی حکومی عێراق بکەن ئامادە نین قوتی خەڵکی کوردستان شایستەدارایەکانی بنێرن. ئەمڕۆژ بە هێزی چەک بە فیشەک پەلاماری کوردیان داوە لە کەرکووک، خەڵق شەید بووە، خەڵق بریندار بووە. پێ وایە ئەو عەقڵیەتە دەتوانێت وڵاتێک بەڕێوە ببەرێت کە پێی دەڵێن عێراق یاخود دوجار هەمان سیناریۆی سەدام حوسێن دووبارە دەبێتەوە. يعني أنا ما سمعت السؤال بس أنا فهمت من تەواو لە پرسەرەکە نەگەیشتم بەڵام دەزانم چیت وت بەداخەوە ئەو عەقڵیەتەی کە کاری پێدەکرێ ئێستا ڕەنگەم سیناریۆی دووبارە بکاتەوە بەڵام پێویستە ئێمە شتێک بەبیر خۆمان بێنینەوە هەموو جارێ چارەسەری سیاسی و معالەجەی سیاسی لە هەولێر و لە پارتی دەردەچن بە تایبەتی. بۆیە بەڕێز محەممەد شیع سوودانی پێویستە ڕێز لەم هەڵبەشیە دەربگرێ کاتێکە هاوبەشیەکەی لە موازنە جێبەجێ نەکرد کە بەشە بوو جێ هەرێمی کوردستان نانێردرێ کە خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان بەدەست پێنەدانی موچە ئازار دەکێشن کە خۆیان و خەڵکی خۆیان و منداڵانی خۆیانە نابێ ئەوە بکەن کە بچینەوە سەرە و عەقڵیەتەی کە بەعز دەیکرد بەرامبەر بە شارەکانی عێراق. پێویستە ئێمە بە عەقڵی هاوبەشی عێراقی کۆی عراقی کار بکەین ڕێز لە مکەوناتەکان بگرین. هەرێمی کوردستان فەزلی هەیە لەسەر حکوومەتی ناوەندی لە زۆر موقفدا ئەمانەی کە عاقڵن لە عەمەلیە سیاسیدا بە تەنها محەممەد شیع سوودانی نا پێویستە ئەمان کار بکەن بۆ بەردەوامی ئەم عەقڵیە باشەی کە هەبووە. پێویست نییە ئێمە کە وا بکەین کە ئەمنیەتی خەڵکی خۆمان بخینە دەست خەڵکی دیکە کامڕۆ ئێران تەحەکوم بەو فەوزە سیاسیە دەکات کە هەیە ئێمە بەرپرسیارین لە بەرامبەر خەڵکی خۆمان نابێ بکەینە هەڵەی بەعسەوە کە پێشتر کردی لە کەرکووک و لە پارێزگاکانی دیکە پێویستە ئێمە هاوبەش بین و بەرپرسیارەتیەکی گەورەیە. من تەمەنا دەکەم لە محەممەد شیع سوودانی کوت لە سیاسیەکانی دیکە کە هاوبەشی لەگەڵ بەڕێز سەرۆک بارزانی لە دەست نەدەن کە خاوەنی قسەی خۆیەتی و هەروەها ڕێزی لێ دەگرێت. مووقفی هەرێمی کوردستان لە کەرکووک مەوجودە و هەروەها کوردی لێ و نوێنەرایەتی ئەم شارە دەکەن کەس ناتوانێت کە کورد لەم پارێزگایە دەربکە. بەڕێز عەگەلی ببوورە ئەگەر لەگەڵمان بمێنیتەوە جارێککە دەگەڕینەوە کەرکووک لای پەیامنێنەرمان بۆی بزانین دوایین زانیاری لە کەرکووک چییە. هاوکارمان دیلان بەرزان لە گەڕێکی ڕەحیماوەوە لەگەڵماندایە. دیلان ماندوو نەبن شەوتان باش. هێزێکی زۆری عێراقی بڵاو کراوەتەوە لە گەڕێکی ڕەحیماوە. خۆپیشاندانەکان بەردەوامە و ئایا ئەو هێزە کە لەو گەڕەکە کوردیە بڵاو کراوەتەوە چ ڕەفتارێکیوان نواندووە بەرامبەر بە کوردی کەرکووک؟ بەڵێ حاکم ئەسڵاوتانە بێ شەوتان باش دیارە ینی نزیکەی کاتژمێرێک یاخود 25 دقەیەک دەبێت هێزێکی دژە تیرۆری عێراق و فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووک بۆ بڵاو پێکردنی خۆپیشاندەران هێزێکی زۆریان لە گەڕێکی ڕەحیماوە بڵاو پێکردووە. سەرەتا ینی لە ئێوارەوە خۆپیشاندەران شوێنێکیان بۆ خۆیاندا نبوو و بڕیاریاندا بوو کە خێوەت لەوێ هەڵبدەن وەکو ناڕزاتیەک بەرامبەر و ڕووداوەی کە لە 4-5 ڕۆژی ڕابردوودا لە سنووری کەرکووک ڕوویداوە. بەڵام ینی لە ناکاو هێزێکی ئەمنی وەکو باسم کرد هێزێکی دژە تیرۆر هێزێکی فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان هاتن ینی بە تەقەیەکی هەڕەمێکی زۆر ینی تەقەیەکی زۆر ئەمەنە خۆپیشاندەراندا کرد. هەرچەندە هەندێک لە خۆپیشاندەران ئێستا ڕۆشتونەتە گەڕەکەکانەوە ینی وەجبە گروپ بە گروپ ڕۆشتونەتە گەڕەکەکانەوە شوێنەکان سۆڵ نەکردووە بەڵام ڕۆشتونەتە گەڕەکەکانەوە. ئەو هێزەی کە هەیە لە نێو ڕەحیماوە شوێنەکەی پێی دەوترێت ترافیکی ڕەحیماوە لەو شوێنە دەسوڕێنەوە و دەخولێنەوە و چاوەڕێی ئەوەن کە ژماری خۆپیشاندەران کەم بێ یاخود بەفشاری تەقا بەفشاری هێز بڵاو بە خۆپیشاندەران بکەن ینی بەرەبەرە بێنە خوارەوە تاوکو با بڵین بڵاوی تاوە بە خۆپیشاندەران بکەن. بەڵام خۆپیشاندەران وەکو باسم کرد گروپ بە گروپ لە نێو گەڕەکەکاندا هێشتا ماون و وەکو خۆیان باسی دەکەن ینی ئەو شوێنە چۆڵ ناکەن و لە خواری ئەو خۆپیشاندەرانەشەوە
ژمارەیەکی دیکەی خۆپشاندەرەیە دیارە تاسە هێزەمنەکان نەگەشتونەتەوێ ئەو شوێنی کە ئێوارەیان بۆ خۆپشاندانەکەی لێ دەستی پێکرد ژمارەیەکی دیکەی خۆپشاندەر لەوێت تاکو ئێستا ماوەن بەڵام هێزێکی بێشومار هێزێکی زۆری ئەمنی لە نێو کەرکووک بڵاوی پێکراوە لەسەر جەم گەڕەکەکان دەتوانین بڵین هاتوشێ ئۆتۆمبیل لە سەدا 90 پەکی کەوتووە و ئۆتۆمبیلێکی زۆر کەم بەدەرەوە دەبینێت هێزێکی زۆری ئەمنی ئەسڵان ڕێگە نادەن کە خەڵک ینی هەندێک شوێن هەیە هەندێک گەڕەک هەیە هەندێک با بڵین شوێنی سەکەنی مجەمەعی سەکەنی هەیە ڕێگە نادەن هاوڵاتیان بگەڕێنەوە بۆ ماڵی خۆشیان داوا لە هاوڵاتیان دەکەن کە و شوێنە سۆڵ بکەن بە تایبەتی ئەو گەڕەکانی کە نزیکی بارگای فەرمانگەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووکن کە گەڕەکەکانی شۆرا و ڕەحیم ئاوەیە و زیاتری با بڵین خۆپشاندانەکان گردنەوە ناڕزایەتەکان لەو گەڕەکان وەکو باسم کرد ئەوەی هەیە ینی دۆخێکی ناهەموار دۆخێکی نەخوازراوە لە کەرکووک و حاکم کەمێک پێش ئێستا شێخ ظاهر ئەنوەر عاسی کە با بڵین یەکێک بووە لەو لایەنانی کە بەشداری خۆپشاندانی یاخود مانگرتنی عەرەبە سونەکانیان کردووە لە کەرکووک گروپێک بوونە لەوانەی لە جەبهەی عەرەبی کە لە ماوەی 4-5 ڕۆژی ڕابردوودا خێوەتیان لەوێ هەڵداوە بانگەشێوەیان کردووە کە لایەنگرەکانیان بێنە سەر شەقام کەمێک پێش ئێستا بەیاننامەیەکیان ینی مەکتەبی ئەعلامی بەیاننامەیەکی بڵاو کردوەوە داوە لە لایەنگرانیەوان دەکات بەردەم بارگای فەرمانگەی ئۆپراسیۆن هاوبەشەکان سۆ بکەن بۆی بتوانێت دۆخەکە هێور بکرێتەوە بەڵام تا ئێستاش بەردەم بارگای فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکانی کەرکووک بەشێک لەو گروپانەی لێ ماوە کە ماوەی 4-5 ڕۆژە ئەو ڕێگەیان گرتەوە بەڵام ئێستا ڕێگەکان زیاتر بوون و هیچ دەرەچەیەک هیچ ڕێگەیەک نییە بۆ گەشتن بە فەرماندەی ئۆپراسیۆن هاوبەشەکان بە گەڕێکی ڕەحیماوە و سەرجەم بازگەکان بەڕووی هەولێر بەڕووی سلێمانی بەڕووی بەغدا هاتون و چوون هەمووی داخراوە وەکو باسی شم کرد ینی لەنێو گەڕەکەکانی هێزێکی زۆری ئەمنی بڵاوی پێکراوە و ڕێگە بە هاوڵاتیان نادەن کە هاتوشەی زۆر بکەن لە نێو شاردا زۆر باشە هاوکارمان دیلان بەرزان ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سواس بۆ زانیاریەکانت جارێکی کە دەگەڕینەوە لای میوەنەکەمان بەڕێز محمود العگەیلی ئەمینداری گشتی حیزبی ئومە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە بەڕێز عگەیلی سوپاسانەکەین داوا لێ بوردنیش دەکەین کەمێک ڕامان گرتن بەڵام بە لە پەیامەکەی پەیامنێرمانەوە دەست پێ بێن دەڵێ هێزێکی گەورەی دژە تیرۆر و سوپا پەلاماری گەڕەکە کوردەکانیان داوە بە دیاریکراوی ڕەحیماوە وەکو هێزێکی داگیرکار تەسەڕف لەگەڵ ئەو کوردانەی ئەوێ دەکەن و بە هەڕەمەکی تەقەیان لێ دەکەن خوێندنەوەتان بۆ ئەوە چییە لە کاتێکدا دەستور دەڵێ نابێ سوپا تەدەخول بکە لە کێشە سیاسیەکاندا ئەو ڕەفتارەی دژە تیرۆری عێراق و سوپای عێراق بەرامبەر بە کوردی کەرکووک چۆن دەبینن؟ برام وەڵا ئەمە کێشێکی زۆر گەورەیە دەستوری عراقی ئەمڕۆ کە هەندێک کوتلەی سیاسیەیە کە بەڕاستی پێشێڵی دەکەن زۆر ناخۆشە کەواڵێکی وا دەبینی کە هەندێک کەسن لە ڕێکخراوی سوپای یاخود لە حەجدی شعبی هەڵدەستن دەچنە نێو ئەو تاخانەی ئەو گەڕەکانی کە کوردی تێدان و هەروە ئاسایشیان تێک دەدەن ئەمە زۆر ناخۆشە پێویستە بە پێی دەستور تۆ خەڵکی بپارێزی بە مکیال کار ناکرێ عراقی عەزیزە لە هەموو شوێنێک بە پێی دەستور و هەروەها پاراستنی بەرپرسیارەتی سوپا بۆ لە ناو شارە من ئەمە لە لای من سەر سوورمانە پۆلیس پێویستە لەوێ جێیش سوپا لە سنوورەکان بێ بەڵام سوپا ئێستا بەکاردێ بۆی دموگرافیا بگۆڕدرێ ئەمەش ڕەتکراوەیە ئەوە ئێمە دەگێڕێتەوە بۆ دواوە دەمانباتەوە زەمەنی سەدام کە سەدام دەیویست دموگرافیای کەرکووک بگۆڕێوە هەروە خەڵکی عەرەبی دەهێناوێەوە پارە و بخاکی پێدەدا بۆ ئەوەی لەوێن دەرێ نیشتەجێ بنوە کوردیشی دەبر بۆ سەما و شارەکان دیکەی عراق ئەمە کێشەیە کە بەڕاستی سرم سوڕماوە کاتێک کە دەیبینم مەجلسی ئەمنی عراقی تاوەکو ئێستا دانەنیشتون لەسەرم کارە ساتەی کە ڕوودەدا لەو پارێزگایە تۆ ئەنجومەنی قەومی تێ پێویستە کۆ ببێتەوە هەروە چارەسەری گونجاو ببێنێتەوە هەروە چارەسەری
بابەتەکان بکات و ئەوانە سزا بدات کە تەقسیریان هەیە لە پۆلیس و سوپا و لە فەسایلەکان پێویستە ئەنجومەنی نەتەوەیی بەکار بکە بەڕێ سوودانی بێتە سەرخەت کار بکە بۆ ئەوەی فتنە دروست نەبێ و هەروە میلیشیانە نەکەونەوە پارێزگایەوە هەروە کێشەی گەورە دروست نەکەن خوا پەنامان بدا ڕەنگە دروست ببن لە کاتی داهاتووداهەوە دەزان کە بە ئەو پارێزگایە عراقێکی گچکەیە چونکە تورکمان و مەسیحی و کورد و تایفەکانی دیکەی عراقی هەمووی تێدان عراقێکی بچووکە پێویست نییە و کەس ناتوانێ کورد لەم پارێزگایە دەربخا بۆ ئەوەی دەوڵەتێک لە خۆی ڕازی بکە یاخود سیاسیەکی نەخۆش کە ناوێ ئەمن و ئاسایشی ئەم وڵاتە پارێزرا بێ و باش بێ ئامار ڕەتکرایەوە ئێمە وەکو حیزبی ئومە ئەمە ڕەت دەکەینەوە بە هەروەها داوا لە سەرۆکی هێزە چەکدارەکان محەممەد شیا سوودانی دەکەین کە هەماهەنگی بکە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرکردایەتی برامان مەسرور بارزانی بۆەوەی ئەم ملیشیانە نێڵن وەروە ئەم کێشانە بە شێوەی یاسایی چارە سەر بکەن وهروە لێپرسینەوە لەوانە بکەن کە دەیانەوێ نەخۆشی بخەنە نێو ئەو پارێزگایە خۆشەویستە کە کەرکووکە. زۆر باشە بەڕێز ئۆگەیلی ئێوە وەکو کەسێکی سیاست مەدار بەم دۆخە بەم عەقڵیەتەی کە ئێستا حکومی عێراق دەکا هیچ ئومێدێک بە شتێک هەیە پێی بوترێ عێراق ئومێدێک هەیە بۆ داهاتووی عێراق؟ بەداخەوە ئێمە ناڵێن ئاسایش نامێنێ بەڵام ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئەو حکوومەتانەی کە هەن هەموو کاتێک ڕێکەوتنەکان و پەیمانەکە دەیدەن جێبەجێی ناکەن من تەمەنا دەکەم کە بە عەقڵیەتە نەخۆشە بگۆڕنەوە بە عەقڵیەتی سیاسی و هەروە لە هاوبەشی سیاسی تێبگەن ئالیاتی دیموکراتی بناسن و هەروادان پێدان بکەین بۆی کە ئەم عێراقی هەموو عێراقیەکانە تەنهاهی کوتلەیەک و تایفەیەکنی عراقێکی گەورەی بۆ هەموو عراقیەکان بۆیە پێویستە ئەو مەفاهیمانە بگۆڕدرێن و هەروەها پێویستە چارەسەری ئەم کێشانە بکرێ بەر لەوەی کە بگەن بەو ئاستە کە ڕەنگە بگەنە سەلاحەدین و دیالە و فتنە ڕوو بدە چ پێویستە بە عەقڵیەتێکی عراقی ڕاستەقینە لە هاوبەشی ڕاستەقینە بکەین و هەروەها بە مەکیالیە کار نەکەین بەوەی کە ئەوانەی پێش ئێمە دەیان کرد ئەمڕۆ هەموو کوتلەیەک سیاسی بەرپرسیارەتیان هەیە بۆ ئەوەی دەست بکەن بە چارەسەرکردنی کێشەکان لە بەرامبەر ئەوەی کە کورد ڕوبەڕووی دەبێتەوە لە کەرکووک لە بەرامبەر ئەوەی کە کورد ڕوبەڕووی دەبێتەوە لە وەرنەگرتنی بودجا هەمویان لێ بەرپرسن بە تایبەتیش محەممەد شیا سوودانی پێویستە کار بکە وەروە هەنگاو بنێ چونکە سەرۆک وەزیرانە پێویستە زاڵ بێ بەسەر ئەو کوتلانەی کە ئێستا هەن لە کەرکووک چونکە نەخێریان بۆ عێراق دەوێ و نەبوو ئەم پارێزگایش. زۆر باشە بەڕێز ئۆگەیلی ئەگەر دۆخەکە هەر ئاوا بەردەوام بێ نکوڵیکردن لە مافی کورد و گەلی کوردستان بکرێ ئەگەر هاتوو کورد لە پرۆسەی سیاسی لە عێراق شایەوە ئەوسا ئایندەی حکوومەتەکە و ئایندەی عێراقی چی لێ دێت؟ یەکەمیان لێم گەڕێ بە هەمویان شتێکیان بەبیر بێنمەوە ئەگەر کورد پێشەوەی ئەگەر کورد لە حکوومەتی عێراق کشاوە حکوومەتی محەممەد شیا سوودانی دەکەوێت و عملیە سیاسی دەکەوێت بەڵام دەمەوێت ئەوە بڵێم کە بیر لەوە بکەینەوە کە تەدەخلی ئەمریکی ببێ بۆ ئەوەی ئەمن و ئاسایش لەم پارێزگا بەرقەرار بێ ئەگەر سەرۆک وەزیران وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیەکار نەیانتوانی هیچ بکەن خەڵکی دیکە وەکو ئەمریکیەکان بێنە ناوە بۆ ئەوەی پارێزگاری لە خەڵک بکەن چونکە ملیشیات و هەشتاتونەتەنێ و پارێزگای و هەروە مافەکانی مرۆڤ پێشێڵ دەکەن وەرچی خراپە دەیکەن
واتە کەوتنی حکوومەتی محەممەد شیع سوودانی ئەگەر نەیتوانی زاڵ ببێ بەسەر ئەم مەلەفەدا من پێم وایە کە نهایەتی حکوومەتی محەممەد شیع سوودانی بەو شێوازە دەبێت و کشانەوەی کوردوا دەبێت کە عێراق گورجێک کوشندەی بەردەکەوێ و هەروەها ئیحراجیش دەبن لە بەرامبەر کۆمەڵگەی ناودەوڵەتی و هەروەها دەوڵەتانی جیرانیش شکستێکی گەورە دەبێ و هەروەها کشانەوەیەکی گەورە دەبێ لە دوای 20 ساڵ لە قوربانیدان و هەروەها لە دوای 20 ساڵ لە تێگەیشتن بۆ پێگەکانی دیموکراسی کە ڕۆژەکانی داعش و میلیشیا و تایفیەتمان تێپەڕاند و هەروەها پێویستە ئێمە حیفاز بکەین لەسەر کەرکووک و ڕێنەدەین بەو عیساباتانە کە زیان بگەین بە ناوی عێراق و هەروەها ئەمن و ئاسایشی هاوڵاتی عێراقی لە هەر شوێنێک بێ. زۆر باشە بەڕێز عوگەیلی ئەگەر دۆخەکە بەم جۆرە بێ پارێزگا سونە نشینەکان بەردەوام دەچەوسێنرێنەوە کورد بەردەوام دەچەوسێنرێتەوە پێدوانە ئەمە ڕێگا خۆش دەکا بۆ گەڕانەوەی داعش جارێکی کە هەر هیچ نەبێ بۆ تەواوی عێراق. پێویستە شتێکتان بیر بێنمەوە بۆ خۆم و بە عێراقیەکانیش ئەمەوا دەکا کە دەرگەی گەورە بۆ ئێرهاب دەکرێتەوە لە سەرهێمیشیانەوە داعش و ئەو خەلیانەی کە نووسونەوانەی کە بەعسیشن و سەدامیشن لەو پارێزگایە هەنوە هەروەها ڕەنگە پاشە ڕۆژەکە بۆ نەدیاری بڕوە محەممەد شیع سوودانی 2014 کاتێک کە 3 پارێزگامان کەوتن پارێزگای خۆشەویست و گەورە بوونی عێراقوە بە هەزاران خەڵکی عێراقی گیانیان لە دەستدا و 3 پارێزگا کەوتون من پێم وایە گەرە و فرسا بەردەوام بێ و فەوزای بەردەوام بێ دەبێ بە فرسەیەک بۆ داعش و ئەوانەیە کە سەدامین بۆ ئەوەی جارێکی دیکە سەیتەرە لەسەر هەن ناوچێ بکەن و هەروەها ببن بە گەفیش بۆ سەر ناوچەکانی دیکە عێراق پارێزگەکانی دیکە بۆیە پێویستە بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ و هەروەها میلیشیاکانیش دوور بخرێنەوە و دەستوریش جێبەجێ بکرێت و هەروەها دان بنین بە مافەکانی خەڵکی کوردستان لە پارێزگا کەرکووک و هەروەها پارێزگاکە بدەینەوە بە خەڵکی ڕەستنی خۆیان و میلیشیاکان دەربکەین لەو پارێزگایەوە جارێکی دیکە شێوازی سروشتی و پێکەوە ژیان لە نێوان مۆکەوناتەکانی ئەم پارێزگایە بگاتەوە ڕێچکەی سروشتی خۆی. زۆر بەڕێز محمود العەگەیلی ئەمینداری گشتی حزبی ئومە گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 شەوتان باش.